بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگۆی تایبەتدا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشت بەوە. ئەمڕۆ هەوڵ دەدەین قسە لەسەر باسێکی گرنگی فکری و مێژووی بکەین، ئەویش بریتیە لە کورد و نووسینەوەی مێژوو. دەپرسین ئایا ئەو هۆکارانە کامانن کە کورد مێژووی خۆی نەنووسیوەتەوە. گەرباسی مێژووی کۆن و مێژووی ناوەڕاست و نێو هاوچەرخ بکەین کە کۆمەڵێ قۆناغی ڕاگوزەری تێدا بووە و کورد بەشێک بووە لە ناو مەنزومەی ئیمپراتۆرەکانی مێژوودا، ئایا کورد بۆچی نەیتوانیوە لەم کاتانەدا زۆر جار میرنشینی سیاسی هەبووە، دەسەڵاتی ناوچەیی هەبووە مێژووی خۆی بنووسێتەوە؟ ئایا نووسینەوەی مێژووی کورد پەیوەست بووە بە نەبوونی دەوڵەت و سیستمێکی سیاسی و دۆزێکی دیاری کراو، یاخود ئەوە نەبوونی هۆشێکی فکری و سیاسی و مێژووی وە لای منەویران و ڕۆشنبیران و مێژوو نووسانی کورد؟ ئەو هۆکارانە کامانن کەوایان کردووە کورد بیر لە نەنووسینەوەی مێژووی خۆی بکات؟ ئایا ئەوەی ئێستا دەنووسرێت و لە نێو کتێبخانەکان و نامەخانەکاندا و لە نێو زانکۆکاندا بە ناوی باس و بابەتی زانستی و ئەکادیمیەوە جەدەل و مناقەشە دەکرێت، ئەمانە نووسینەوەی مێژووە یاخود چ فۆرمێکی جیاوازە ناو زانستی مێژوودا وەردەگرێت؟ بەرنامەی ئەمڕۆم بەرنمەیەکی گەرم و گوڕ دەبێت بە میوانداری هەردوو بەڕێز مامۆستا عەبدوڕەقیبی یوسف، شوێنەوارناس و مێژوونووس، پرۆفسۆر دکتۆر زرار سدیق، مامۆستای زانکۆ و توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست. خۆشحاڵم لەم بەرنمەیەدا بتوانین گفتوگۆیەکی زانستی بکەین لەسەر کورد و نووسینەوەی مێژوو. بۆ جەنابەت و بۆ کەناڵی پەیام. سپاس بۆ ئێوەش. مامۆستا عەبدوڕەقیب، بەڵێ با پرسیارەکەم زۆر سادە بێ. بەڵێ لەوانەیە بێویژدانی بێ بڵێن کورد هەر هیچی نەنووسیوەتەوە، بەڵام خۆ ئەوترێ کورد مێژووی خۆی نەنووسیوەتەوە، بە تایبەتی ئەگەر سەردەمی کۆنیا سەدەکانی ناوەڕاست و کەمێکیش سەردەمی نوێ باسکەین، هەرچەند کە ئێمە دێین بۆ ئەگەڕێنەوە 500 ساڵ بەر لە ئێسا بەناوبانگترین کتێب کە لە مێژووی کووردا شانازی پێوەکرێ بۆ نە شەرەفنامەی شەرەفخانی بەتلیسیە، بەڵام بەر لەوەی بچینە سەر شەرەفنامە با لە زاری تۆوە وەکو شوێنەوارناسێ و مێژوونووسێ بینەران بزانن بۆچی یا ئەو هۆکارانە کامانن کە کورد نەیتوانیوە مێژووی خۆی بنووسێتەوە و وەکو نەتەوەکانی ترکە هەموو کتێبخانەکان و نامەخانەکان ئێستا پڕە لە توراس و کەلەپور و فەرهەنگی ئەوان و مێژووی خۆیان نووسیوەتەوە تا ڕادێ. بۆ کوردەمەی نەکردو؟ بەڵێ یەکەم کتێب هەر بۆ ئیشارەتێکی بدەم کە لە کاتی ما داهاتیە نووسین کتابی پارسی کە یێ عالمێکی فەلەکی کە مشرف بووە لەسەر مەرسەدی فەلەکی زوحاک لە تەنیشتی پەرزگەهی حەفت گەوهەرانی ئاسمان لە پایتەختی میدیە باژاری هەمەدان. ئەو کتابە هەیە لە فەلەکیات داهاتیە نووسین، دوایی ئەنوشیروان لە کاتی ساسانیدا باشتر کو کردووە ئەو کتێبە، لە کاتی ئیسلامدا بووەتە ئەو کتێبەی کە بە ناوی ئەلمەوالید عەلە المەوجودی والمەحدود. ئەمە یێ ئەوەیە. بەڵێ ئیتر ماد بووچی نووسینی نییە، ئەوە ڕەیەکی دوو درێژی خومە گەهشتمە ئەیتوانم بڵێم ئەنجامی تەواو بووچی ماد نووسینی نییە. نەک ئەوەیە دوژمنان لە نێو بردووە، ئەوە غەڵەتە. بەڵێ کورد تاریخی خۆی نەنووسیوە. ئەمە بوو بە لەغەزێک لە نێو مێژوونووسانی کورد، هەموویان هەوڵ داون، چ ئەمین زەکی بوو غەیری ئەمین زەکی، و حتا ئێستا گوتونە بووچی کورد تاریخی خۆی نەنووسیوە. من توانیم ئەم لەغەزە حەل بکەم بەهۆی ئیبن خەلدونەوە، یەک لە مفەکرینی هەرە گەورەی ئیسلام کە واضعی علمی ئیجتیماعە لە عالم. ئیبن خەلدون دەڵێ تاریخ مربوطە بە دووربینەوە، بە عەقلێکی دووربین. تاریخ مربوطە بە حەزارەتەوە، بە دەولەتەوە. ئەم دوو نقطە سەرەکی دەڵێ. ئیتر ئەوە من توانی حەل بکەم بەهۆی ئەوە بە بوو کورد نەنووسیوە. لەم کتێبە یادداشتێک کەمپینی 17 ملیۆن کەسی بوو پاراستنە شوێنەوار و کەلەپوو کەلتوری شارستانی کوردستان، مقدمەی 100 لاپەڕەیە، لێدا
من توانية من نوسيمة أو مسألة وشون حلم كريا بهوية ابن خلدون معنى عقل دوربين لازم بوا هبيا معنى كرت عقل دوربيني نبوا تا تاريخي بنوس بلي ام حادثة دنوسم بو اوي 1000 سال ديك نوكان من بي بزانن اما نبوا وهروها مربوطي بحضارته بدولته ويا لبر اود دلي كدولة بو لازم خرج وخراج خوي بنوسه او بو بتاريخ لازم باس شر و شورکانی که دکری بینوسین چه ضرری لیکوتوا چه نجاحتی بکار هناوا او بو ببدایت تاریخ یعنی ابن خلدون و تحلیل اکا ایتر دچه تسر روایات عرب لپیش اسلام چون تبع ثوانی و صینی داگیری بکتا صین دل اما همو درونه بلم حقیقتا اما دلالت لسر عقل دوربین اکا که يمن كان عقليان دوربين بوا او عرب قديم كأوهم الروايات دل عرب واكردوا لبيش اسلام كأمان دبيت الروايات التاريخية عقلك دوربينة اما لله كرد نبوا يك هوكارت باس كرتو باسي دوربيني يكي هوكار زورك كرد ميجو خوينا نسي هوكارا كان يترك امانه نا اما اساس مسألة كيا تول الروانجيكي فلسفي ميجو راسو خو تشويت سر ابن خلدون بلي ابن خلدون كقسل سر كيلغي عين وكيلغي كوملغاكا للروانجيكي ميجويو ودي دق و تێکستەکان و بەڵگەنامەکان و ئەوەی وەکو تۆڵی مێژووی گێڕانەوە هێناوێتی خوێندنەوەیکی سۆسیۆلۆژیا کۆمەڵناسیانەی بۆکە تۆ بۆ ڕاستە و خۆ چوویتە سەر فەلسفەی مێژوو آخر ئەوەی تەحلیلی تاریخ کردووە نەقدی تاریخ کردە نەقدی منهجی بەحسی علمی تاریخی دانی و ابن خلدون نقدي مؤرخكان دكا شنتو تحليل حوادث دكا يكم كسا كم منهجك تواوي بو تاريخ داني وابن خلدون باش سباس دكتور زرار مامۆستا عەبدولڕەقیب یوسف ڕاستەوخۆ چووە سەر نەبوونی عەقڵێکی دووربینی واتە پێشبینی نەکردن یاخود دوورمەودا نەبینین لە ڕوانگەی تێز و تیۆرەکانی بەتایبەتی ئیبن خەلدونەوە کە قسە لەسەر مێژووە کاڵێ مێژوو ئەوەی کە مێژووە نووسیا مێژوو نووسی پەیوەستە بە عەقڵێکەوە کە ئەو دیویشتەکانە بینێ یا بڵێن دوورتر ئەبینێ ئێمە ئەکرێ ڕاستەوخۆ بۆ کورد بچینە سەر ئەو باس و خواسە کە بڵێن ئەو هۆکارانە کامانان کە کورد مێژووی خۆی نەنووسیوەتەوە بڵێ بخۆی سەیدا ڕاستەکە سوپاس بخۆی زین چۆنە تۆ کارێک نەکەی یان بیکەی یعنی تۆ تێگەیشتوتە ئەم کارەی ئەەکەی پێویستە بۆ پاشە ڕۆژ ئەگەر نەیکەی معنی هەستت نەکردووە یعنی تۆ یەکێک نەکرد هەر کەسێک هەر میلەتێک هەر خەڵکێک شتی خۆی نەنووسێتەوە معنایەوە هەستی نەکردووە ئەم مێژووە بایەخی هەیە تۆ لە ژیانی خۆت شتی خۆت یاداشتەکەی بۆچی یاداشتیەکەی هەستێکت هەیە کە ئەم یاداشتکردنی تۆ کەڵکی ئەبێ سوودی ئەبێ بۆ خۆت و بۆ نەوەکانت کورد بەداخەوە ئەمەی نەبووە ئەمە وەکو بڵێ بە ڕیزبەندی بێت لە سەردەمی پێش ئیسلام سەدە کۆنەکان دەوڵەتی میدی وا باوە لە کوردستان بووە من سوپاسی سەیداکەم باسی و کتابە ئەکاوە ئەمە زانیاریەکی نوێیە لە حەقی دیراساتی میدی ئەوە کتێبێکە بووە و لە هەمەدان دانراوە باسی گردونناسیۆمانەکە بەس ئێمە ئەزانین زانیاریمان لەسەر میدیەکان کتێبەکەی هێرۆدۆتە ئەویش چەند سەد ساڵ پاش میدیەکان ژیاوە و هەندێک پەیوی میدی ماوە لەوە لە دەوڵەتی ساسانی ئەمجا نەک میدی ئەو دەوڵەتانەی کە لە ئێران زەمین حکمیان کردو نووسینیان نییە یان کەمە ساسانەکانی نووسینیان کەمە هەبووە فەوتاوە پێش ئەوان ئەخمینیەکانیش بەو شێوەیە نییە ئەنی وەکو تۆ ئەگەر مێژووی هەخامنشی و فرثی و بڵێن ساسانی و میدیەکان و ئەمانە بەراوردکەی لەگەڵ عێراقی کۆن ئەکەدیەکان و بابلیەکان و ئاشوریەکان و پێش ئەوان سۆمەریەکان هەر هیچ نییە زۆر زۆر کەمە لە سەدەکانی ناوەڕاست ئەو دەوڵەتانە نەما و ئێمە ئەزانین ئەو بڵێن کورد لە سەرەتای بڵێن سەردەمی میلادی سەدە یەکەمەکان بەرەبەرە کورد بکو هەنەتەوە خەمڵی ئەم ملەتی کووردا ئەوەیە زۆربەی سروشتی کوردستان وای کردووە
ئەوە بووە کۆچەری بوونا مەسەڵەن دەلیڤە و هەلی خوێندنەوە نەبووە. ئەمە یعنی فاکتەری ترە جیاواز لە فاکتەری وەسە عەرەبیش سەیدا باسی کرد عەرەبیش تا هاتنی ئیسلام یەک نووسینیان نییە هەمووی زارەکیە تۆ یەک دێڕێک نییە لەسەر مێژووی عەرەبی پێش ئیسلام نووسراو نییە هەمووی ئەوەیە زارەکی و دەماودەمە هاتووە ئەمانەش زۆریشی ئەوەیە زیادە ڕەویە و خەیاڵاتە ینی زۆر شتی تێدای منطق نییە شتی وا نابێ ئەمجا ئەوەیە دائیمەن شارستانیە نووسین بڵێن نووسین شعر بێ ئەدەب بێ مێژوو بێ ئەوە زیاتر زادەی میلەتێکی خاوەن شارستانیەتە خاوەن دەوڵەتە ئەو دەوڵەتە پێویستی پێیەتی ئەو مێژوو بنووسرێ میلەتێکی کۆچەری ڕەوەند نە پێویستی پێیەتی نە هەستیش بەوە ئەکا بۆ پێویستی بۆ نەوەکانی داهاتوو ئەنجا بۆیە بۆ نەمونە لە ئیبن نەدیم لە کتێبی فهرست باسی نزیکەی 8,000 کتێبی مێژوویەکە 8,000 تەسەوڕەکەی ئەو کتێبانە یەکێکی نووسەرەکەی کورد نییە یەکێکی یەک کتێب هەیە لەسەر کورد لە بەرەبەیانی مێژووی سەدەکانی ناوەڕاست و ئیسلام ناوی ئەلقیلاعی وەلئەکرادە ئەویش نووسەرەکەی کورد نییە مەدائینیە زیاتر وا باوە فارس بێ مەدائینی بەڵام ببوورە دکتۆر یعنی شتێک هەبووە خۆی خۆش دەزانی کە باسی کوردستانیا کوورد دەکرێ هەموو باسی سوڵتان سەنجەری سەلجوقی و ناوەڕاستی سەدەی سیانزەوان ئەکرێ شتێک هەبووە تەسمی کوردی تیاکرابێت تا بڵێن ئەمە مێژووی کووردە هەروەک تۆ چۆن ئەڵێ عەرەب نەی بۆ عەرەب بەڵام بۆنمە شعری سەردەمی جاهیلی و ئەوانەیە زارەکیان نەبوو دواتر هاتن ئیستیمباتی کۆمەڵە شتیانێک ڕیشەی خۆیان بردەوە سەرەوە بەڵام شتێک هەبوو تەسمی کورد و مێژووی کورد و ناوی کوردستان بەخۆی زانین چۆن لە سەدەکانی ناوەڕاست هەستی نەتەوایەتی نەبووە عەرەبیش کتێبێکیدا نەناوە تاریخی عەرەب شتیوانە یعنی تۆ ئێمە ناتوانین بڵێن کورد مێژوو نووسان و ڕۆشن بیران و خوێندەوارانی کورد بۆچی مێژوو کورتان نەنووسیوە چۆنکە مێژووی ئیسلامی تا عوسمانیش مێژوو لەسەر ئەساسی نەتەوە نەنووسراوە بەس خەڵکەکانی تر چیان کردووە میرنشینێکی عەرەب هەیە مێژوونووسیەک مێژووی میرنشینەکەی نووسیوە سوڵتانێکی دەسەڵاتدار هەیە مێژوونووسێ مێژووی ئەو سوڵتانی نووسیوە بەس کوردەکان ئەوایان نەکردووە بەئێستا بۆ نمونە لە سەدەی بڵێن چواری کۆچیەوە مێژووی پێڵێن مێژووی مەحەلی دەرکەوت ئیبن خەتیبی بەغدادی تاریخ بەغداد دەیان بەرگە ئیبن عەساکر تاریخی مەشق هەفتا بەرگە تاریخی ئەسفەعان هەیە تاریخی حەلەب هەیە کوردێک بیری نەکردەوە مێژووی هەولێر مێژووی شەهرە زوور ئەو هەموو زانە شارە زووری تاریخ شەهرە زوور ئەی تۆ ناتوانانی بڵی تاریخی کوردنا تاریخی دەڤەرێکی کوردی شارێکی کوردی میرنشینێکی کوردی مێژوو نووسێک مێژووی هەولێری نووسیوە تاریخ ئەربل لە هەولێر ژیاوە بەس بە خۆی کورد نییە ئەوە ڕاستە کورد نەبووە بەڵام دکتۆر پێ دوانی ینی ئەم پۆلێند بەندیە بۆ خۆی ینی ئینسانەکان یا مێژوو نووسەکان یا با بڵێن ئەوانەی کە نووسەر بوون خۆیان دروستیان کویسە بۆنمە تۆ کامل فی تاریخی ئیبن ئەثیر بێنە باسی شارە زوور باسی نازام کۆی سنجاق باسی شەنگار باسی کوێ بکە ئایا ئەمە بۆ هەموو نەتەوەکانی تر و بۆ ئەوانەی تر کە مامۆسا پێش بەرنامەکە باسی ئەفغانستان و بیلاد ماوەڕا نار و کوێی کرد یعنی بۆ ئەوانەش ڕاست نییە بۆ خۆیان ئیستیمباتی حقبەیەکی تاریخی یا سەردەمێکیان کردوە لەم کتێبە و ناویان ناوە مێژووی نەتەوەکەی خۆیان یا هەر بۆ خۆی ئەم مێژووی کە بە ناوی عەرەب و بە ناوی ئەوە نووسراوە بۆ خۆیان ئەوان هەموو جا کراوەتەوە مامۆستا ئەو مێژووی کامل و ئەمانە مێژووی عەرەب نییە ئەو مێژووی عامە تاریخی تەبەری هەتا تاریخ ابن خەلدون بەڵام بۆ خۆیان ئەوان ئیسفادەیان ئەوان مێژووەکە بڵێن ئاسۆیی و ستونی لە ستونیەوە لە مەبدەئی خەلیقەوە تا ڕۆژگاری خۆیان ئاسۆیی هەموو جیهانی ئیسلامی مێژووی تەبەری مێژووی ئیبن ئەثیر کامل دەیان دەقی لەسەر کورتایە یعنی ئەوان مێژووی بۆ نمونە ئیبن ئەثیر مێژووی لە ئەندەلوسەوە تا تورکستانی هەموو نووسیوە ئەوەی پێی گەیشتووە لە سەردەمی پێش ئیسلام سەردەمی خەلیقە سەردەمی نەبیەکان هەتا سەردەمی خۆی ئەوان یعنی جیهانی ئیسلامیان بە یەکێکە داناوە ئەین تۆ لە هەموو مێژووی ئیبن ئەثیر و تەبەری بخۆی هەر کورد عەرەب نییە فارسە هەست بۆ ناکی ئەمە ئەوەیە بڵێن ئەمە فارسە ئیبن ئەثیری شەڕاستە هێرە شکاتە سەر کورد و ئەمانە بەس مێژووی ئامی نووسیوە لە دەسەڵاتی ئەتابکی بووە ڕاست بڵێ
بەڵێ مامۆستا تاقیبێکتە بوو تۆ پێویست ناکات تو لەو مەوزوعە درێژ بکەوێ شوبهەت هەبێ چەند شوورشی کورد بووە هەر هیچیان تاریخی خۆیان نووسیوە هیچ شوورشێکی کورد تاریخی خۆ نەنووسیوە حتا کۆماری مەهاباد کۆماری کوردستان لە مەهاباد ئەو هەموو خوێندەواری تێدا بوو شاعر تێدا بووە وەکو هەژار و هێمن کەسیان تاریخی خۆ نەنووسیوە ئەوەلجا یەکی ئینگلیز نووسیوە ئیگلتن نووسیوە یان فارسەکان نووسیوە کاتە پێویست ناکات بچینە ناو جەدەلی کۆنی تاریخ شوبهەت نەبێ ئێستا شوورشی ئێمە یە 30 ساڵی سیلاپەری نەنووسی بەناوێت تاریخی شوورشەوە 30 ساڵ شوورشی ئێمە دەوام نەکرد لە شوورشی ئەیلولەوە دەوام کرد بەڵام سیلاپەری نەنووسی بەناوێت دێمە سەر و باسە مامۆستا عەبدوڕەقی بەڵام یەکێ لە کتێبە گرنگەکانی تر کە نزیکەی 500 دەبەر لە ئێستا نووسراوە شەرەفنامەی شەرەفخانی بەدلیسیە شەرەف خەڵک تا ڕادەیەک هەندێ نەقدێکاڵێنەوە مێژووی کورد نیە مێژووی کۆمەڵی میرایەتی و بنەماڵی نووسیوەتەوە نازانم تۆ وابزانم شتی خۆت تێ لەسەر بەڵێ عەقلیەتی کورد بیکە کە شوورشی ئیمڕۆ نەنووسیوە ئەم شوورشە زل و زەبەنەیە نەنووسیوە ئەمە چه عەقلە ئەوە ئیتر تەواو مەسەلەی شەرەفنامە شەرەفخان کە لە باوکی ڕاکرد و لاجئ بووە لەبەر عوسمانی ڕاکرد و لە گەرەهرود دایک بووە لە نزیکی قوم داخلی مەدرسەیە کوڕی ئەعیانەکانی سوڵتان تەحماسەب بووە کوڕی ئیسماعیلی سەفەوی لەوێ خوێندووە فکری تاریخ نووسینی وەرگرتووە چونکە خۆی بووەتە سکرتێری شاه ئیسماعیلی دووەمی سەفەوی سکرتێری ئەو بووە بوو شؤونی کوردستان کاروباری کوردستان و میرانی کوردستان جا هەر میرەک هاتە بلای شەرەفخان لێ پرسیوە تو باپیرێت و فلان کوڕی کێیی تو کوڕی کێیی نەسەبتان چوونە میرەکە میرنشینیتان چۆن بوو ئەم معلوماتی شەفەوی لەوی وەرگرتووە لە میرەکان وەرگرتووە کە چوونە مراجعی وی بوونە سکرتێری شاه بووە بۆی بچنە لای شاه ئەمە ڕێگایەک ئەگەر نە من ئێستا بەم هەموو وەسائلی نەقل کە هەیە تەیارەیە کە تڕۆمبێلە من ناتوانم ئەو مەوادێ کە شەرەفخان نووسیوە بتوانم هەمووی بنووسم لە هەموو کوردستان بگەڕیم زۆر زەحمەتە ئاسان نییە شەرەفخان فکری تاریخ نووسینیش لێ وەرگرتووە ئەو جا هاتووە تاریخی سیاسی کوردستان نووسیوە خەڵک قیمەتی شەرەفنامە نازانن دەڵێن فلان یان نەسەبی عەرەبی وەرگرتووە لە فلان عەرەبە وایە دەچە سەر عەرەب خۆیان بنەماڵەکان واگوتوونە ئەوی ئەوە نووسیوە بنەماڵەکان واگوتوونە کە دکتۆر مستەفا جەواد گەورە زانای عێراق دەڵێ ئیعتیبار بەو ئەنسابانە نایەکردن لە ناحیە علمیەوە لە کتابەکەیدا قەبیلە جاوان ئەلکوردیە المەنسیەوە دەڵێ ئەوە تاریخی سیاسی کوردستانی نووسی بۆ ئەوەی بیری کوردایەتی بێخەمێشی کورد باش من پرسیارێکی ئەگەر تو بۆ وەقتمان نەچە بەو پرسیارە زۆرە ببوورە شەرەفخان بەحسی دووەل و ئیماراتی کوردی نووسیوە ئەمە تاریخی سیاسیە لەبەر ئەوە بۆ ئەوەی فکری سیاسی بچمێشکی کورد ئەساسی بیری کورداتی دانە عادل بەگێ لە نەوەکانی ئەو برای ضیاءالدین بەدرخان کە لە قبرس وەفات بوو لەبەر تورکان ڕاکرد گوت شەرەفخان من نووسیمە کە من چوومە بدلیس و لای ئەو شەرەفخان بە عەمەلیژی هەوڵدایە بیری کوردایەتی بیری دەوڵەتی کوردی بڵاو بکە لە نێو میرە کوردەکان و شتێکی دروست بکە بە دزی عوسمانیەوە خۆشی نووسەر بووە بەڵێ ڕەنگە ئەوە زەعیف بێ ئەوە کە ئێستاوە دەڵێن بەس شەرەف ئەحمەدی خانی نگ من کە یەکەم کەس بووە ئێمە دەڵێ بیرمەندی یەکەمی کووردە لە ناحیە نەتەوایەتی یەکەم جار بیری نەتەوایەتی خستووەتە سەر کاغەس لە مەموزیندا ممکن نییە بیری نەتەوایەتی لە شەرەفنامە وەرگرتووە
چونکە بینیان 100 ساڵ بووە ئەی شەرەفنامە دیوە نوسخە شەرەفنامە زۆر بووە دەوەلێ ئیماراتی کوردی هەبووە دیتووە خوێندووە ئەوە بیری قەومایەتی لە شەرەفنامە وەرگرتووە ئەوە ڕەیە منە بیرم دێ مەلا ڕەمەزانێ زڤنگی خەلکێ گوندێ مەبوو تاریخی ئبن خەلەکانی لەلای بوو وەختێ دەگوت ئبن نوباتە خەلکی فارقینە من زۆرم پێ سەیر بوو یعنی تەئسیرێکی لە من کرد لەگەل دوو پیرەژنێ خەلکێ دەیەکەمان کە من بەرەو تاریخ بچم تاریخ تەئسیری زۆرە ناحیە قەومی لەبەر ئەوە بەشیر سەقال گەورە خەتیبی مووسڵ تاریخی ئەمین زەکی کو دەکرد بە حۆجەکان دەگوت بکردن و بسووتینن بۆ ئەوەی بیری کوردایەتی بڵاو نەبێ تا مەلا مستەفا خوشی چوو مەکتەبێ ئەلعروبەیە عەبدوڕەحمان کورکچی لە مووسڵ گوت من نوسخێ کتابێ ئەمین زەکیم دەوێ زانی هەیە نەداپێ ئەو جادایە بەرشەق و زۆریشی لە عەبدوڕەحمان کورکچیدا معنا تەئسیری شەرەفنامە زۆر بووە و ئەحمەدی خانی بیری نەتەوایەتی لە شەرەفنامە وەرگرتووە تاریخی سیاسی کورد بووە کە کورد ممکنە زۆر کەس نازانە ئەم حەقیقەتە نازانە کە چون گرنگە شەرەفنامە چون گرنگە یەکەم تاریخی سیاسی کورد باشە سپاس مامۆستا عەبدوڕەقیب دکتۆر ئەمەی کە مامۆستا عەبدوڕەقیب یوسف باسیەکە بۆ تاریخی سیاسی کورد باسەکە با تۆزێ سادەتر پرسیارەکە بکەمەوە ئایا بۆ نمونە باس بۆمە لە یاداشتەکرێەوەی کە یاداشتی خۆی بنووسێتەوە بیرەوەریەکانی ڕۆژانە ئەمە بەشێکی بۆمە مێژوو نووسێتووەک و ئەکادیمیەک یعنی کورد ئەبوایە ئەوەی کە نەیکردو و مێژووی نەنووسیوە چی بکردایە ئەوەی کە ئەبوایە بیکردایە و نەیکردووە کامەیە خۆی لە مێژوو ئەو شتەی نەکرایانیەوە ڕۆیشت بەس وەکو ئێمە ئەو کە بڵێ ئاواتە خواز بووین نووسە بۆ نمونە ابن مستەوفی بەس لە سەردەمی ابن مستەوفی 337 شاعیر لە هەولێر هەبووە 337 شاعیر بەس لە سەردەمی ئەو ئەمە کەسی بە خەیاڵی نەهات مێژووی هەولێر بنووسێ مامۆستا کتێبیشی دەوڵەتی دۆستەکی نەسرەددەولەی مەروانی ئەو میرێکی بەناوبانگە 50 ساڵ حکمی کردووە 200,000 ئەدایە شمشێرێک ئەدایە تەسبیحێک ئەیدایە خواردن و ئەمانە قەت بە خەیاڵی نەهات نەک مێژووی کورد یەکی ڕاست پێرێ کە مێژووکی بنووسێت و هەر بۆ خۆی نەک بۆ کوردیش ئێمە ئەزانین دەیان میری عەرەب هەن دەیان میری تورکۆمانە هەن هەر مێژووی سیریان بۆ نووسراوەتەوە ئەبجا ئەوەش لەوە سەرچاوەیەگرێ ئەو کووردە دەسەڵاتدارانی کوردیش چینی دەسەڵاتدار و میر و ئەوانەش ئەو هەستیان نەبووە ئیبن مستەوفی هاتووە ئیبن مستەوفی هەستی کردووە کە دەوڵەتی دۆستەکی و شاری میافارقین وێران بووە ئاواتەخواز بووە بۆ ڕۆژگاری نەسرەددەولە کاری مامۆستایە باو باپیری لەوێ ئەوە بووە بەرپرس بووە ئەو مێژووی نووسیوێت ئەمجا ئەم لە مێژوو ئەوەی بڵی خۆزگە بکرای و تازە ڕۆیشت ئێمە ئەبێت چی بکەین باش من دێمە سەرەوە ببوورە بەڵام مامۆستا لە سەرەتای کە هاتینە ناو بەرنامەکە شتێکی گرنگی ڕاستەوخۆ و روژان کە من لە پێشەکیەکەشا باسم کرد باسی نووسینەوەی مێژوو دەسەڵاتی سیاسی کرد ئەم هات بۆن لە بەشی دووەمی وەڵامەکانە شەرەف خان و دەسەڵاتی سیاسی بە تایبەتی میرەکان کە باسەکە بنەماڵەکان ئەمەشی باس کرد ئایا تا چەند مێژوو نووسی پەیوەستە بە دەسەڵاتی سیاسی وە بڵین بوونی دەوڵەت و کیانێکی سیاسیەوە من ناوبڕێوەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوەلاتان دووبارە سڵاو بەر لەوە پرسیارەکەم کرد بەر لەوەی ببوورە ناوبڕەکە وەربگرن پرسیاریەوەم کرد کە ئایا تا چەند مێژوو نووسی پەیوەست بۆ بە دەوڵەتەوە کە کوردیش خۆی خاوەنی کیانێکی سیاسی و دەوڵەتێکی یەکگرتووی گەورە نەبووە جیاواز لەو ئیمارەتە لۆکاڵی و ناوچیانەی کە هەی بۆ بە تایبەتی تاوکو ئێستاش ینی کورد هەر خاوەنی دەوڵەتێکی یەکگرتوو نەبووە بخۆ مێشوونەوەی نووسینەوەی مێژوو ڕاستە گەر دەسەڵاتدارێک حاکمێکی تێگەیشتوو هەبێ ڕۆڵی ئەبێ یەکی ڕاست پێری مێژوو بنووسێتەوە ئەم شتا دەوڵەت ئەکید ڕۆڵی هەیە بە زۆر جاریش دەوڵەتیش نەبێ تاکەکان بۆ خۆیان ئەو مرۆڤە تێگەیشتوانە ئەو مرۆڤی وە
دەرچیان بە بایەخ و گرنگجی مێژوو کرد و مێژویان نووسیوەتەوە. شەرەفخانی بەدلیسی من چەند باسی گرنگی و عەزەمەتی شەرەفخان بکەی کەمە. شەرەفخان بەڕای من بۆیە ئەو مێژووی زیاتر ئەو چووە ئێران لە ئێران بینی ئەو بزاوی مێژوونووسی هەیە لە ئێران ڕاست هەستی نەتەوایەتی هەیە. یەکەم کتێبە لە مێژووی ڕۆژهەڵات کە لەسەر ئەساسی نەتەوایەتی و نیشتیمانی سنووری کوردستانی دەستنیشان کردووە. هیچ کتێبێکی فارسی یا تورکی سنووری نەتەوەکی خۆی دەستنیشان نەکردووە. بەس یەکێک لە هۆکارەکانی پاڵنەرەکانی شەرەفخانەوە بوو هەستی بە گرنگی مێژوو کردووە لە پێشەشیەکەش دەخاڵی گرنگی بایەخی مێژووی نووسیوە بزانە هەستی پێ کردووە بایەخی نووسینەوەی مێژوو. دوای ئەو لە ئێران بووە لە ئێران لەو سەردەمە لە سەردەمی سەفەوی پرۆسەیەکی مەزنی مێژوونووسی هەبوو. خواندەمیر رەمیر خواند حەسەنی ڕوملو ئەبوو بەکری تاهرانی معینەدینی تەنزیم مەجمەلی فەسیحی قاضی ئەحمەد غەفاری ئەویش وەکو بڵێ لە ئێران بوو هەستی بەمە کرد و کە ئەنی ئەوە زۆر گرنگە شانازی بۆ شەرەفخانی بەدلیسی گەڕایەوە بەدلیس بە ئارەزوو بە ئارەزووی خۆی تەنازوری کرد لە دەسەڵات بۆ کوڕی بۆ شەمسەدینی کوڕی ئەو خۆی تەرخان کرد بۆ مێژوونووسین هەردوایی ببوورە ئەوەش زۆر حەزەکەم لەم دوایە لە چاپی دووەمی شەرەفنامە بڵاومان کردەوە دووسێ برادەری کوردی باکوور بەڵگەنامەیان دۆزیوە شەرەفخان کوژراوە. دکتۆر کەماڵ مەسەر و ئەمانە زۆر گەڕاون شەرەفنامەش نانزانی پاش نووسینی شەرەفخان شەرەفنامە شەرەفخان چی بەسەر هات بەڵگەی عوسمانی دەرچووە بەدیست گیراوە تاڵان کراوە خەڵکی ئەو نووسینەیە نانە وەڵڵاهی دیار نییە ئەڵێ مەرحوم شەرەفخان ئەڵێ مەرحوم خەڵکی پیاوەماقوڵ و ڕیجتیپی بەدلیس عەریزەیەکیان داوەتە سەڵاتدارانی عوسمانی کە لەشکری عوسمانی بەدلیسیان وێران کرد پاش کوژرانی شەرەفخان. کۆتێ عەبدوڵخان بوو. با من ئەمەی تۆ بەشی دووەمی بکەم بە پرسیارێ بە مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف. مامۆستا ئەگەر شەرەفخان لە ئێرانە فێری هونەری نووسینەوەی مێژوو ئەوانەی کە بینی ئەعیانەکان دەسەڵاتدارەکانیان هەبووە مێژوەکانە نووسرایەوە کۆمەڵێن نمونەی باس کرد دکتۆر. ئەی باشە ئەمە بۆ دەوڵەتی عوسمانی ئەو هەم کوردانی کە لە ئاستانەیە لە ئەستەمبوڵ بوون بۆ ئەوەش ڕاز نییە کە ئەمانە بە تایبەتی ڕوو بە ئەوروپا وڵاتە پێشکەوت و خوازەکان بوون کە هەم چۆنەڵیت فراوانخوازیەکانی دەوڵەتی عوسمانی بەرەو ئەوروپا بووە بەرەو ناوچەکانی تر بوو و دەسەڵاتێکی زۆریان لە ئێرانەکان زیات لە دەسەڵاتەوە بۆچی کوردەکان کە بەشێکی زۆریشیان لەوێ بوون بۆ ئەم هۆشیارێ لای ئەوان دروست نانووسیون تاریخ نووسین من هێنا گەورەترین بەرگە لەسەر ئەوە شورشەکانی کورد و ئەم شورشی ئێستێ خۆمان ئەو هەموو بڵێن پیاوی گەورە بووە بڵێن ها تێدا بوو کەسیان دوو لاپەر نووسی ئەمە زۆر سەیرە لە تاریخی عالەم ئەم شورشی 30 ساڵ تو شورش بکە 30 لاپەری بەناوێ تاریخی شورش تو نەنووسی. وەختێ بڵغاریا تیتو ئەوانە شورشی کردن ئەوەل ئیجتیماع کە بڕیاری شورشدا مێژوونووسی تەعیین کردن فلان کەس مێژوونووسە کەرێکی دانە پێ بۆ ئەوەی ئەوراقی خو لە کەرەکە ئەوە بار بکە على ئەساس ئەوراقی هەیە کەس کەری نەبوو تەنیا کەرەکە دانە مێژوونووس چونکە بە قیمەت بوو لایەن ئەوەل جارێ تەقە نەکردبوون مێژوونووسی خۆیان تەعیین کرد. هەموو شورشی کورد بە بێ تاریخ چووە ئەگەر ئیترجا تورکە ئێرانە فلانە عەرەبە شتێکی لەسەریان نووسی بێ ئەوە شورشی ئێمە تەماشا بیکە خەڵک نەنووسیوە تاریخ کورد هەر خەلیگە شیعرێکی ڕووگ بووە مەسەلێ تاریخ نەبووە. ئەمین زەکی هات بوو جاری دووەم دەرگەهێ شورش پاش 200-300 ساڵ تقریبا شورش وەستا دەرگاهی شورش کردەوە. باشە ئەمە لە ساڵی 1930 ئەمین زەکی ئەمەی نووسیەوە خولاسەی تاریخی کورد و کوردستانی نووسی هەروەکو دکتۆریش لە پێشەکی کتێبی کورد و کوردستانەکەیە باسیەکات. بەڵام تۆ پێشتریش خۆ باسی مەسەلەی پەیوەزبوون بە دەسەڵات و بە دەوڵەتەوە کردێ باست کرد ئەی کوردێکە بێ دەوڵەت و بێدەسەڵات بێ مێژووی نەنووسی بێتەوە ئێمە بۆ بین ئێستا دادگایی بکەین بڵێن هۆشی نووسینەوەی مێژووینە بۆ ملەتان ئەی بۆ ئەرمەن لە هەموو کاتێدا ملەتێکی زەعیف بوو
گچکە بوو چەند جا دوو جار سێ جار تەهجیر کراوە بوو بەحری ئەبیات بوو لێ بەڵام لە هەموو فتراتەدا مێژەنووسی خۆی هەبووە چونکە ملەتێکی زەکی و زیرەک بووە. ئێمە ئێستا لە تاریخی دەولەتی دووستێکی بەهۆی ئەحمەد کسرەویەوە مؤرخی گەورەی ئێران معلوماتم دەربارەی دەولەتی دووستێکی دەربارەی پات من لەوی وەرگرتووە. باشە با ئێمە ئەرمەن دائیمەن مێژەنووسی خۆی هەبووە. مەسەلەی زەکاوەتە، مەسەلەی دووربینیە ئەگەر من لەسەر ئەمە بچم زۆر شت هەیە حاشە وەک بڵێ تفی سەر هەورازە. باش زۆر شت هەیە یەک دوو نمونە باشە ئێمە بین سەردەمی نوێ باسکەین بە تایبەتی هاوچەرخ کە ئەمین زەکی باسەکەین لە سەردەمی شێخ مەحموودەوە یاداشتەکانی ڕەفیق حیلمی هەیە ئەوانەی ئەحمەد خواجە هەیە ئەمانەش بۆ خۆی ئەمانەش قۆناغێکی تر نییە کە کورد ئینجاکەوێتە سەرەوەی مێژوی خۆی قەیدی نییە. ئێستا ئەوە نووسی ئێستا وردە دوای ئەمین زەکی پاش شەرەفخان پەیدا بوو دەرگای تاریخ کردەوە. مێژەنووسی دووەم حیسابە لای من دەرگای تاریخ کردەوە. تاریخی کورد و کوردستان نووسی، یە عەشاری کورد نووسی، یە شخصیاتی کوردی نووسی، تاریخی سلێمانی نووسی، یەتر نووسی ئیتر بوو بە مێژەنووسی دووەم و دەرگای تاریخ کرد. ئێمە ئەمانە دیکە چاو لە ئەمین زەکیمان کرد وەکو بڵێت ئەوێکە شتێکی نووسی بێ. ئیتر لەم عەسرا بێگومان خەڵک پێی گەهشت ئێستا. باشە من دێمە سەر تاریخی بنووسن. باسێکی تری گرنگە کە ئێستا بۆ خۆی خۆتان نەزانن دکتۆر کاتی خۆی کە ئەوانەی بەشێکی مێژویانە نووسیوان و گەڕی دەکان وانە گەڕی دەکانە گەڕان ئێمەش گەڕی دەکان و ڕۆژهەڵات ناسەکان و کورد ناسەکان بەشێکی یعنی باسییان لە دابوو نەریت و کەلتور و مێژووی سیاسی کورد کردووە ئەی ئەمەیان ئەچێتە ناو خانەی چیەوە ئەکرێ بڵێن بەهۆی ئەو بۆشاییەوە کە کورد خۆیە بۆ ئەمان نووسیوانەیە ئەوان لە کڵاو ڕۆژنەی بەرژەوەندەکانی خۆیان و نووسیویانە و ئێمەش بۆ خۆی ئێستا سوودی وەرەگرن ئێوە لە ناوەندە ئەکادیمی و زانکۆیەکانە توێژینەوەکان لە ژێر ڕۆشنایی زانیاریەکانی ئەوانە بەرهەمەیە. بڵێ بەس ببوورە من پێش ئەوی وڵامیەوە بدەمەوە تۆ بەوە بزانە من لەگەڵ ڕێزم بۆ سەیدا تۆ بۆ بزانە کورد وەکو بڵێ هەست بە باەخی مێژووناکە شەرەفخانی بەدریسی لە ساڵی 1597 مێژووی نووسیەوە گوتی بنەماڵە کوردەکان فەرمونون ئەوە ئەسڵتان ئەوە باو باپیرانتان کەچی پاش شەرەفنامە لە سەدەی 1970 یەک کەس تەسیری لە کەس نەکرد. سەیدا ڕاستەکە محەممەد ئەمین زەکی بەس نێوانی محەممەد ئەمین زەکی و شەرەفخان 330 ساڵ ئەمجە تۆ بۆ بزانە کورد هیچ هەستی نەبووە. ئەی تۆ دائیمەن وەکو بڵێ یەکێ سەردەق بشکێنێ یەکێ دەست پێشکەری بکە یەکێ ئەو گۆمەمەندە بشکێنێ ئەبێ خەڵکی تر بجوولێنێ. هەندێ زەیری بچووکە زەیرین تەواوکردن ئەو گەڵباخی و هەندێ میری ئەوانە هەیە زۆر بچووکە. ئەمجا بۆیە ئێمە ناچارین ئەو خەڵکەی نووسیوێتی باش بێ خراپ بێ دژی کورد بێ هەر ئەوەیە تۆ ئەبێ ناچاری بۆ مێژووی قەڵای دمدم بۆ میرنشینی مکریان و ئەردەڵان ئەسکەندەر موشی تورکمان بەکاربێنی مێژوونووسی سوڵتان عەباسی سەفەویە. تۆ ئەبێ ئەو مێژوو نووسانە بەکاربێنی متراقیزادە بەکاربێنی گەڕۆکیی عوسمانیە گەڕۆکێکە لەگەڵ سوڵتان سولێمانی عوسمانی هاتووە 100 قسەی ناشرین بە کورد ئەڵێ. ئەبێ حەیدەر چەلەبی بەکاربێنێ باسی میری بەدلیسەکە ئەڵێ شەرەفێ بێ شەرەف هەر ئەوها میر شەرەفی بەدلیس. ئەمجا تۆ ئەم گەڕۆکانە جمزبراند بێ ڕیج بێ ئەمانەی دی بن ئەمانە دۆستی کورد بن دوژمنی کورد بن جاسوس بن هەندێکیان مبەشرن ئەوەنە هەندێکیان بۆ بڵاوکردن مەسیحەت هاتوونە هەندێکیان جاسوسن هەندێکیان زانستینە هەموویشی تایە. تۆ ئەمانە بۆچی هاتبێتن ئێمە هیچمان نییە تایبی دۆڕێنین هەر مەمنونی ئەوانە بین. تۆ تەسەورکە تاکە باشترین سەرچاوە لە سەر مێژووی سلێمانی کلۆدیۆس جمز ڕیچە 1920 جمز برانتە پاش ئەوە ئەویش 1934 باشترین سەرچاوە مەسەر شۆڕچێکی گەورەی وەکو میری کۆڕی ڕواندوس ئەو شۆڕەشەی کرد یەک مێژوو نووست نەبووە یەک ئەوەت نەبووە هەندێ ئەو مبەشیر و ئەو دکتۆرانە نووسیوانێتەوە هەتا بۆ نمونە ئەوە شۆڕشی شێخ عوبێدەڵڵای نەهری
ئەو شۆڕشی نەتەوایەتی ڕوخساری نەتەوایەتی گرت ئەبێ گەڕۆکی نەمساوی و ئەوانە بکەیت سێ ڕیچ ڕیش لە مەحموود پاشا بابان پرسی گوت باسێ باپیرانێ خود بکە نەیزانی چۆر پشتێ خوب ببە سەر فەقی ئەحمەدی داروشمانە ئەوجا گوت وەڵا نازانم محەممەد بەگ هەیە بە تەمەنە لوی بپرسە تەماشا نازانم بەڵام عەرەب دێ من لە ناو عەرەبی ژیاوم مناڵی داتینە تا نیشتێ خۆی دڵێ یەڵا نەسەبێ باو باپیران بڵێ فێری دکە دەرسە لازمە فلان کوڕی فلان زانستی نەسەب ناسی هەنەیەوان نەسەب ناسی علمی ئەنساب آخر من بەتۆم گوت ئبن خەلدون وای گوتووە مربوطە بە عەقلێ دووربینەوە پاشایی بابان دوو پشتێ خۆی نەزانی بوو ریچی نەگوت مردێکی لە پشتدەر و قڵات زێوەیەنا لە پشتەرەوە باشە مامەسا ئێمە ئەگەر بدە خۆتان نەزانن هەروەکو جەنابیش کتێبێکت نووسیوە لەسەر دەولەت دۆستەکیە وانە ئەوە نووسیوە ئێمە بەڵێ لە سەردەمی سەدەکانی ناوەڕاستە کۆمەڵی میرنشینی کوردیمانە بۆ لەژێر سایە و سێبەری دەوڵەتی عەباسیە بوون دواتر کۆمەڵی میرنشینی تر دواتر سەردەمی بەپێی قۆناغەکانی مێژوو سەردەمی مێژووی نوێ دێتە پێشەوە لە 1514 کۆمەڵی میرنشینی کەمانەیە میرنشینەکان لە بابان باسەکەی لە دواتر لە ئەردەڵان باسەکەی لە دواتر میرەکانی بۆتان باسەکەی بادینان باسەکەی ئەمانەی کە ئێوە باسیەکەن و نەقدیەکەن بە تایبەتی لە نێوانی شەرەفخان و سەردەمەکەی دواتر کە مامەسا باسی فەجوەیەکی گەورەی کرد کەواتە ئەکرێ بڵین بەشێ لە میرانە لە ناو خۆیانە لە ناکۆکی و ململانی ئابوون ئایا بەشێک لەوەش ئەو شەڕ و ململانی و ناکۆکیە و ئەو عەقڵا لۆکاڵی و ناوچەیەی کە هەیان بوو بۆ خۆی ئەمەش کاریگەریەکی نێگەتیڤی نەبوو عەقلی تاریخ نووسین لای کورد من هێنا سەر شورشی 30 ساڵی خۆمان ممکنە لکەمەوە 100 نووسەری نانخوار هەبوو لە ناو شورش نووسەری نانخوار کە یە شەر نەبوو دچوون لە مەجەلێ شورشدا باسێ چێروکی ڕەمزی بوو من دنووسین شعری دنووسین لە باتی تاریخی شورش بنووسن ئەوە باشترین میسالە بوو تو دێنم باش دکتۆر بزانم چیڵێت من زانی چۆنە و تۆوتت دەوڵەت بە خۆی تۆ ئەگە سیرکیتە مێژوو دەیان مێژوو نووس سەربەی جەوڵەت یەک نەبوون هەر بۆ خۆیان ئارزووی مێژویان هەبووە ڕاستە دەوڵەت دەسەڵاتدار میری و شار میری وریا کاریگەری هەیە پارەی هەیە شیانی هەیە بەڵگەنامەی هەیە خوێندەوارێکی ڕۆشنبیرێک یا نووسەرێکی خۆی ڕاست پێری مێژوو بنووسە بەس کورد ئەوەی نەبووە دەیان زانا ئەوەی کوردمان هەیە خوێندەوار ڕۆشنبیر ئەمانەشی چیان نەکردو ئەنی نەک تۆ بەس نابی لۆمەی دەسەڵاتدار بکەی لۆمەی خوێندەوارەکەش بکەی ئێستا بۆ نمونە تەبەری مێژوویەکی نووسی و ئەو مێژوو گەورە و گرانە سەربەی دەوڵەت نەبووە هەرژنیشی ناهێناوە لە ماڵ دانیشتووە خەریکی نووسینەوەی مێژوو تەفسیری قورئان بووە ئەکرێ بڵێن پەیوەندی بە وەعیەوە هەبوو پەیوەندی بە وەعی هەم بە وەعی دەسەڵات هەم بەوەی تاکە کەس من گوتم ئیبن تۆ بەستری تاریخی ئەربلکە ئیبن مستەوفی بەرگی تریشی ئاشکرا بووە ناوی دەیان زانا و ئەمانەی کورد کەسی هەمووی وەکو سەیدا گوتی هەموو شاعرن 337 شاعر یان لە سەردەمی عوسمانی مثلەن میری کورتە سەلیمنامە ئەوە 8 مەلای ئیدریسی بەدلیسی ئەوەیان نووسیوە شکری بەگی بەدلیسیش هەیە ئەمانە یعنی کەسی ئەوە نییە مەسەڵەن ئەوە شەرەفخانی بەدلیسی گۆمەکەی شڵقاند مێژووی نووسی دەیان بەگو ئەوانەی دەرکەوتن تا ناوەڕاستی سەدەی 19 بەس لە کوردستانی باکوور نزیکی 50 میرنشینێ ئەمە هەمووی بەگی هەیە هەمووی نووسەر هەیە هەمووی ئەوە کەسی بیری نەکردووە یەکێک هەیە نووسیوێتی ناوی ساڵح بەگی شێروانە شێروانیە هەموو کتێبەکەی بەس باسی شەڕ و شۆڕی میرەکانی کووردە شانازیەکە ئەڵێ من شەڕی خۆم و باوکم شەڕی 25 عەشیرەت و بنەماڵی کوردم کردووە هەندە گوێچکەم بڕیوە لوتم بڕیوە ئەوەندە خەڵک کوژرا ئیتر ئەو هەستە نەبووە من وتم هەستی نەتەوەی تۆ نابێت داوا لە زانایەکی کورد خوێندەوارێکی کورد بکەی مێژووی کورد و کوردستان ئەوە ناکرێ بەس تۆ میری جەزیرێ بۆتان بەدرخانی گەورە میر شەرەفەدین میر عەزەدین شێری هەکاری
میر مەمون بەگی ئەردەڵان مەمون بەگ یاداشتێکی هەیە بە زۆ مێژوونی هەر یاداش نامەیەکە وەکو بڵێ پاڕانەوە نامەیەکە بەڵام ئەردەڵانەکان مێژووی خۆیان نووسیوەتەوە ئەوانە دکتۆر لە سەدەی 19 بڵێ لە سەدەی 19 بابە لە تاریخی ئەردەڵان لە هەیە یعنی شتێکەیە ناوی تاریخی ئەردەڵانە یعنی ئەمی شتێکی وای لەوەی شەرەفخان کەمتر نییە بەس ئەوە زۆر لۆکاڵی نانە شایانی ئەوە نییە بڵێ بەڵام گرنگەوەی مێژووی میرەکان بە دوایەکە بەخۆی زانین چۆن ئەمام وەستا لە سەدەی لە کۆتایی سەدەی هەژدە و دریژای سەدەی 19 مەلا محەممەد قازی شەریفی ئەردەڵان منوچەهری ئەردەڵان علی ئەکبەر وەقاعی نیگاری کوردستانی و میرزا شکرڵای ئەوە مردۆق سەدەی 20 میرزا شکرڵای سەنەندجی و مەستورە خانم ئافرەتەوە ئەمانە مێژووی شاری سنە و بنەماڵی ئەردەڵانیان نووسیەوە بەس زۆر بە ئەوە بۆ سەدەی 19 باشە مێژۆکە بۆ ئەو میرانی بە چاوی خۆیان بینیوە و هاوچەرخن بۆ ئوستانی کوردستان بۆ سەقز و بۆ کان و بانە و ئەمانە زۆر زانیاری جوگرافی مێژووی ئابووری ناوی دێهات زۆر باشە بەس بۆ مێژووی پێش سەدەی 19 زۆر تێکەڵی ئەفسانێت تەسەورەکەی ئەڵێ بابە ئەردەڵان هاوچەرخی بابە شێری ئەردەشێری بابەکان و ئەبوو مسلیمی خوراسانی و خەلیفە ئەبوو جەعفەری مەنسوور بووە ئەمە هەمووی خەیالە بەس بۆ سەدەی 19 زۆر باشە بەس ئەمانە بۆ قۆناغی سەردەمی خۆیان حقبەیەکی تاریخی بەس شایانی ئەوە نن لەگەڵ شەرەفنامێ بەراورد بکرێن ئەمە ینی لۆکاڵی ئێستا ڕاستە شەرەفنامەش باسی کۆمەڵێ بۆنەوە میرایەتیەکە وانە بەڵام خۆ ئەوان ژلانی کە بەشێک لە مێژووی میرایەتەکانی خۆیانیان تۆمار کرد زۆر باشیان خۆزگا بڵێ ئێستا مێژە نووس پێی هەشتونە ئێستا حرەکێ تاریخ هەیە خۆزگە میرانی سۆرانی جویان بکردایە خۆزگەی بابانی جویان بکردایە مێژوو نووسی ئێستا ئێمە ئەو پێزانینانە ئەو داتانە وەرەگرین میتۆدی هەیە میتۆدی زانستی هەیە منهەج هەیە ئەوەی ئەفسانە بێ لایە دەی سەرد و بێژگیەکی ئەم چۆنەڵێ ئەم میتۆدەوە نووسینی بابەتی زانستی مێژووی ئەمە چێتە خانەی نووسینەوەی مێژووە یعنی ئەگەر بە قۆناغبەندی باسی بکەین لە ڕابردووە گەر یاداش نووسین یا باسی بنەماڵەکان یا وردەکاری کێشە و گرفتەکان یا کەلتور و داب و نەریت و شعر و ئەدەب ئەمانە بوون بە کۆمەڵە کەرەستەی نووسینەوەی مێژوو ئێستا ئەم باس و بابەتانەی کە لە ناو زانکۆکانە ئەخوێنرێ بە تایبەتی بەڕێزت کە خۆت بابەتت زۆرە نووسینت زۆرەوە سەرپەرشتی کۆمەڵێ نامەی ماستەر و دکتۆرا و دەیان بەکەلۆریۆست کردووە ئەمانە ئەچنە خانەی ئەوە دکتۆر بەڵێ بخۆی ئەو بابەتی ینی ئێمە ئەزانین میتۆدی زانستی ڕێبازی لە کۆنیۆر نوێ ئەوروپەکان هێنایەن تا سەدەی 19 تا سەرەتای سەدەی 20 ئەم کوردانە و ئەم خەڵکی ڕۆژهەڵات شتیان ئەنووسی یاداشت بوو بە پێی بێ میتۆد نییە یعنی ئەوەی ئایان بیست ئەیان نووسیەوە تۆماری نەکرد هەیە ینی هەیە فەرقی هەیە مەسەڵەن هەیە باشترە هەیە زۆر ئیمانی بە زۆر مبالغە نییە ڕەخنا ئەگرێ مەسەڵەن ئەڵێ ئەم شتە فڵان کە زواڵێ منطق نییە بەس میتۆدی زانینە ڕخنە لە داغ ڕخنە لە هەواڵ هەڵسەنگاندن سەرەند و بێژندان ئەمە شتێکی نوێیە بێگومان ئەو کەرەسە خاوە تۆ هەر شتێک نووسرا ئەفسانەش بێ سوودی لێبێنی بۆچی سوودی لێبێنی سوودی لەوە ئەبینی کۆمەلگای کوردی ئەو دەما ئەقلیەتی ئەوها بووە تۆ هەر شتێک بنووسێ لە مێژوو ئەفسانە بێ خۆڕافات تۆ ئەبێ ئەوە زانستێکی پێ ئەڵێن تۆ نابێ ئەناکرۆنی بیرکەیت و ئەناکرۆنیزم مانای چییە؟ یعنی ڕوانین بۆ ڕووداوی مێژوو بە چاوی ئێستا ڕاست تۆ ناکرێت ڕەخنە لە شەرەفنامە بگری بۆ وای کردووە یان میری ئەردەڵان بۆ وای کردو تۆ لەوە ئیسفاداکەی میرانی ئەردەڵان ئیمانیان ئەوە نووسەرانی ئەردەڵان ئەوەندە داغبار و ئەوەندە کەوتۆن ژێر کاریگەری ماڵباتی دەسەڵاتداری ئەردەڵان ئەم بنەماڵیان تێکەڵی ئەفسانە کردووە ڕاستە ئەمە مەسا عەبدوڕەقیب تۆ قسەیەکت کرد لەسەرەوەتت ئێستا باشە بزافی مێژووی نووسی بەڵام لە هەمان کاتە لە بەشێکی زۆری وەڵامەکانی منە ڕاستەوخۆ دابەزیتەوە سەر شۆڕشەکان و ئەوانەی کە لە ناو شۆڕش و کارەکتەر بوون بۆ نەمێژوەکە نەنووسراوە مەبەستم ئەوە یعنی ئایا تۆ لە سەدەی 20ەما بە تایبەتی لە کۆی ئەوەی کە ئێمە لە ئەمین زەکی بەکەوە باسی کەین و دواتر بڵێن پێشتری یاداشتەکانی ڕەفیق حیلمی و ئەحمەد خواجە و تەنانە بەشێک لەوانەی کەوانەی جەمیل سائیب و ئەوانەش لەسەر لە خەوما بڵێ لە خەوما مەسەلەی وجدانی ئەحمەد موختار و ئەمانە کە کۆمەڵە شتی چیرۆکی خەیاڵی نەقدن ئایا ئەمانە ئەبن بە بەشێک لە کەرەسەکانی لە خەوما شتێک بووە دژی شێخ مەحموود ئینگلیزەکان هانی داوە دژی شێخ مەحموود
باشە وەڵامی پرسیارەکەم بیتەوە ماوەی بەرنامەکەم تەواو بێت. دژی سوڵتەی کوردی بنووسە لە خەوما غەڵەتە ئەسڵەن ئەوە ئەمەی کە تۆ لێ ڕازیت ئێستا حتا شوبهە لەسەری هەیە من بیستومە کە هەندێکە ئینگلیس نووسیون هاتوونە تەرجەمە کردە بە کوردی من چەند جا داوام کرد لێ کەمال ڕەئوفی ڕەحمەتی زیرەک بوو گوتم لە ناحیە لوغەوی دیراسێ ئەمە بکە بزانە ئەم مەسەلە ڕاستە یان نە. ئەوە شتی بوو دژی شێخ مەحموود بوو کە ئینگلیس دژی شێخ بوو دژی سوڵتەی کوردی بوو دژی ئەوە بوو دەولەتی کوردی دروست ببێ کە شێخ مەحموود داوا دەولەتی کوردی بڵێ مەسەلەی وجدان وانە یاداشتی ڕەشق حلمیش ڕخنا هەیە یاداشەکەی ڕەفیق حیلی بەشێکی زۆری نەدا کێ دیعاە بوو ئەمە کرد دیعاە بوو ئەوێ جەمیل سائب کرد ڕەوانگە دیعاە کرد جەماعەتی یەساری کە دژی شێخ مەحموود بوون دژی هەموو کەسێکی قەومی بوون ئەوانە بێجە کردنە پڕ و پاگەندە دژی شێخ مەحموود. باشە من ئەمەوێت دوا قسەت بەرنامەکەم تەواو بێت لەسەر ئەو بزافی مێژووی نووسەی ئێستا تۆ ئەڵەی باشە و هەیە و سەری هەیە ئێستا سەری چۆنە بۆ نمونە ئەوە ئێستا هەیە ئەمە مەسەلە دکتۆر زرار چەندی نووسیوە دکتۆری دیکە چەندی نووسیوە هەموویان تالیفاتیان هەیە مامۆستانی زانکە زۆریان تالیفاتی چاکیان هەیە چ لە تاریخی نوێ بێ چ لە سەدە نەوەنجەکان بێ ئەو دیراساتێکە ئێستا ماستەرن دکتۆرانە ئەوە هەموو لە تاریخی هەموو تاریخ حیسابە هەموو تاریخ نووسین حیسابە. ئەوەی کە تۆی نووسی تۆ بەر لەوەی بەرنامەکە باسکەین چی ناو بەرنامەکە ڕاستە لە بواری شوێنەواراییشەکەی بەڵام باسی هەزاران لاپەڕە و هەزاران وێنە و سەدان کاسێتت کرد کە تۆمارت کردووە تەنانە باسی پێشمەوەکو خۆت وتت پێشمەرگەکانی سەردەمی مەلیک مەحموودت کرد ئەمەی تۆ کردوتەوەیکە ئەمەش بەشێکە لەو بزافی مێژوو نووسیە هەموو مێژووە ئەی چۆن هەموو مێژووە هەموو مێژووە کە دیدارم لەگەل زۆر کەس لە شورش شێخ مەحموودم ئەو کردووە ئەوە مێژووی ئەو شورشەیە زۆر ئەسرار تێدا هەیە شت تێدا هەیە تا ئێستا نەهاتوە نووسین ئەوە هەموو مێژووە مێژووی نەنووسراوە چونکە مێژوو وەک باسم کرد مێژوو لەسەر ئەساسی بەلگەنامە لە ئەوەل ڕوژەوە تا ئیمڕۆ نەهاتووەتە نووسین وەک هەندێک دەڵێن کا بەلگەنامە ئێستا فێربوونە بڵێن کا بەلگەنامە بابا نووسین لە ئەوەل ڕوژەوە لەسەر ئەساسی بەلگەنامە نەهاتیە نووسین دکتۆر دزانە مەسادری کە دیوە لە تاریخی ئیسلامدا کامەیان فەرماناتی خەلیفەکان تێدایە هیچی تێدا نییە تقریبا بەلکو یەک دوو ئەمین زەکی ممکنە دوو بەلگەنامەیەکی بابان تێدا نییە مەردوخ دوو بەلگەنامەیە میری ئەردەلانی تێدا نییە لەسەر بەلگەنا هەموو لەسەر ڕیوایاتە شەفعی تاریخاتیەتە جێڕانەوەی زارێکی ابن فەضل الله العومەری تشتێکی جوان دەربارەی کوردی نووسیوە قاضیە مسر بووە لە مسر نووسیوە خانە هاتیە کوردستان هەمووی لەو خەلکە وەرگرتووە کە چوونەتە لە کوردستانە بە باشە من ماوەی بەرنامەکەم تەواو بووە مێ دوا قسەی خۆت کەی بۆی بچمەوە لای دکتۆریش قسەی خۆی بکات لەسەر تەوەری بەرنامەکەم دوا قسەی تۆ چییە لەسەر ئەو بزافی مێژوو نووسی کە هەبەوە ئایا ئەوەی خۆتیش کە باست کرد ئایا هەموویت خستۆتە سەر کاغەز و بۆنەوەکانی ئێستا و ئایندە بڵێ من زۆرم خستوەتە سەر کاغەز و بەداخەوە ئەوە دەیتوانم بڵێم ئەگەر ئەو شتێ بنووسیوە بوو کتێب من حیسابم کرد بە شێوایەکی ورد دەبێتە 110 بەرێک ئەوە هەموو هەر ماوە لە غەیر 17 کتێبێک کە من چاپم کردووە یەکیش حکوومەتی عێراق یێ بەعس حەز نەکرد فکرێ تاریخ نووسین یێ توراس یێ بەلگەنامە یێ شوێنەوار بڵاو ببێ جەماعەتێک هێنا بە ناوی ڕەوانگەوە بوو ئیهانەکردنی ئەدەبی کوردی ئەدەبی ڕەسەنی کوردی وەک ناڵی وەک پیرەمێرد وەک ئەحمەدی خانی ئەوە شعرێکی نازانن دانین نە لەفز بوو نە مەعنە بوو نە هیچ بوو ئیتر جەریدە و مەجەلات خستنە دەستی ئەوەدا ئەوانەژی هەموو لە حزبی شوعی لادابوون مەزیەتێک دایە پێیان هێنانە سەر جەریدە و مەجەلە مەجەلەژی حکوومەت پێیان گوت خەریکی شعر و چێڕووک بن شعر و چێڕووکێ ئەوانەژی نە لە جووری شعر و چێڕووکێ جێگەرخۆین و
بێکەس بوون حکوومەت لێ بترسە هیچ تەسیری نەبوو. ساڵح حەیدەری ڕئیسی جەریدە العێراق بوو دەڵێ ڕۆژێک من چووم کاغەزێک لەسەر مێزێ منە دەڵێ علاقەت بە جەریدە بە نەما، دەڵێ من تەلیفۆنم کرد ئەمە چییە، من تەلیفۆنم بوو نائب کرد کە سەدام بوو، گوتم ئەم مەسەلە چییە، گوت ئوستاز ساڵح نازانم. دەڵێ سەدام گوت دپرسم، سەدام پرسی گوت دەڵێن تو دوو وتارت نووسیوە دەربارەی ئەوەی خەڵکی شاخەکان لە ناحیە جغرافی بیر و هوشیان جدایە لە خەڵکی دەشتەکان. گوت سەدام پێ گوت ئوستاز صالح جزء من الجغرافيا والتاريخ اكتب عن الشعر والقصة وكتابات الأجانب التي ليست لها علاقة بالأكراد. جاء ما ثقافتي وقت بعث بو كان نهيلا بعث شيء نهيلا مسألة شوينوار مسألة وثائق اگر 100 بار وثائق لچم قلياسان ها كمن خوم ها ليره لبرانبر شقي خوم من باری گلابه یکم اوراق محکمه که چند سجلات ترکی تعداد من لجنه اسلامستان اگر 1000 سیاره و سلطانده بان یک روشنبیر نبو لسلیمانی بله امن با وثائق بوشیه فکری وثائق نبو فکر لغی شعر و چیرو که نوی فی بیشت سپاس اچمولای دکتۆر ماوەی بەرنامەکەم تەواو بووە دکتۆر ئێوە وەکو ناوەندە ئەکادیمی و زانکۆیەکان چی هەوڵێکتان داوە بەوەی ئەو نەقدەی ئێستا خۆت لە مێژووی ئەەکەی پڕ بکرێتەوە بەوەی کە ئەم زەمەنەوە ئەم سەردەمەوە بۆ ئەوەی دوای ئێوەشکە نەوەیەکی ترکە دێت بزانێ بزافێکی مێژووی نووسی هەبوو مێژووی کورد لانی کەم لە ناو ئەو دەستخەت و بەڵگەنامە و چیرۆک و ئەدەبەی کە لە ڕابردووە هەبوو ئیستینتاجی کۆمەڵێک نەتایجی باشی تێدراوە. وڵای ئێمە من بۆ خۆکەم بۆ خۆم و بۆ برادران ئێمە ئەبێ پند وەرگرین لە ئەزمموی باو باپیرانمان کە ئەو مێژویان فرامۆش کردووە. ئێستا ئێمە لە زانکۆکانی کوردستان لە دەستگاکانی دی دەیان مێژونووسەنان لە دەرەوەی زانکۆش بێگومان هەموو دڵسۆزان هەر کەسە بە پێ پسپۆرگی خۆی تەقسیریمان نەکردو کەم تەرخیمان نەکردو بەس کێشەمان ئاکادیمیەکانیش باشە بێگومان لە زانکۆکانی کوردستان دەیان و سەدان نامەی ماستەر و دکتۆرا هەیە ئەمانە هەمووی باش نین بەس باشیشی کەم نییە بەس کێشەی مێژووی کورد چۆنە چییە؟ ئێمە مێژووی کورد مێژوویکی لاوازە سەرچاوەمان زۆر کەمە ئەمجا ئەمەش بۆتە کێشە تۆ سەیداوتی ئێستا مێژووی سەدەی 20 باشە و بەڵگەنامەوانە بەس مێژووی کۆن زۆر لاوازە ئێمە بێ بە لێکدانەوە بە بیرکردنەوە بە گەڕانی زیاتر ئەو کلێنە کەم کەینەوە بێگومانش کراوە کاری زۆر بەڵگەنامەی ئەرشیفخانەکانی وڵاتانی کراوە زۆر کراوە ئەکید بێگومان وای چۆن بۆ شتانە کراوە و زانی چۆنە تۆ ڕاستە هەمووی هەندێکی دژی کووردە هەندێکی لە بەرژۆندی کورد نییە ێ بەس کورد خۆی هەر نەکردو تۆ ناچاری پشتەوە بەستی ئەوە پرسەکە باشە زۆر سپاس بۆ توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕا سپاس بۆ مامۆستا عەبدوڕەقیب یوسف شوێنەوارناس و مێژوون و سپاستانەکەم لەم گفتوگۆیە ئامادە بوون. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی گفتوگۆی ئەمڕۆمان تا بەرنامەیەکتر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سپاس.